دەستخۆشی لە بەرنامەی بەخشینەکەم. ئێمە وەکو ژینگە پارێزانی سنوورەکە هەم چەمچەماڵ هەم تەکێ هەم بازیان هەم دەروپشتی بەعام لە حاڵێکی زۆر خراپایە ژینگە پارێز. بەڕاستی کرێکارەکانمان لە حاڵێکی زۆر خراپان، کرێکارەکانمان وەزعیان زۆر ناخۆشە. ئێمە هەتا ئێستا کۆمپانیا نەیوتووە ئایا موچەیەکتانە دەمێ ئەو چاوەڕێی حکومەتێتی بیداتێ، ئەو ئەڵێ ئەگەر حکومەت نەمداتێ من نیمە، من لە کوێ بێنم موچەی کرێکار بدەم. بەڕاستی ئەم هاوکاریە لە جێ خۆیەتی دەستیان خۆش بێ، خی گەورە بیکاتە بەرجەزای بە قیامەتی شەڵا بۆیان. بەڕاستی ئەمە لە جێ خۆیان بوو کە بۆ ئێمە هاتووە، بۆ ژینگە پارێزان هاتووە. ماڵی خێرخوازان ئاوا بێخوای گەورە بەرەکەتی خۆی بڕژێنە بەسەریانە کە هاوکاری دەستگای بەخشینی خێرخوازیەکەن لە ڕێگەی دەستگای بەخشینی خێرخوازیەوە ئەم هاوکاریانە دەگەێنێ بە خەڵکانی مستحق، خەڵکانی خاوەن پێداویستی تایبەت و خەڵکانی کەم دەرامەت. دیارە ئەوەی کە ئەمڕۆ لێرە بوو خەڵکانێک بوون هەمویان خەڵکی مستحق بوون بە زەکات و ئەم چین و توێژەش چینێکی تا ڕادەیەکی باش فەرامۆشکراون و لە ڕووی ئاستی موچە و بژێویشەوە موچەیەکی زۆر کەمیان هەیە.